تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانجا باز لە بەڕێوەبەرەتی لاوانی ڕاپەڕین دەکەین کە یەکێکە لە بەڕێوەبەرایەتیە چالاکەکانی سنووری ئیداری ڕاپەڕین کە چەندین کار و چالاکی و خزمەت باگەنجانی ئەو سنووری کردووە. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین زانی ئەو کار و چالاکیانە چین کە توانراوە لەوێ ئەنجام بدرێت و گەنجانی ئەو سنوورەوە و دەڤەرە و ناوچەکانی دەوروبەرشی توانیویانە لێوەی سوود مەرمن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و با بزانین کە کار و چالاکەکانیان چین میوانداری بەختیار حەسەن بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین کە ڕاستەوخۆ لە شارێڕانیەوە لەگەڵمانە. کاک بەختیار سڵاو لێ بێبەیانیت باش هێمان بڵێ با بزانین ئەم بەڕێوەبەرایەتیە ساڵی چەند بە دیاریکراوی دامەزراوە و هەروەها ئامان چییە لەم بەڕێوەبەرایەتیە؟ کاک بەختیار بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون. سڵاوتان لێبێ بەیانتان باش ساناخان کاگاکەم زۆر خۆشحاڵم کەمڕۆ لە بەرنامەکەیەوە بەڕێزان دیارە بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین ساڵی 2022 دیاری بەڕێز کاک قوبات تاڵەبانی بۆ دەڤەری ڕاپەڕین هاوشێوەی سۆران و زاخۆ کرایەوە. پێشتر ناوەندی وەرزشولاوانی ڕانیە بوو سەر بە بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی بوو و ئەو بەڕێوەبەرایەتیە لە ئێستادا دیوانی بەڕێوەبەرایەتی و دوو ناوەندمان هەیە، ناوەندی وەرزشولاوانی ڕانیە و ناوەندی وەرزشولاوانی قەڵاتزێ و لە ئایندەیەکی نزیکدا ئینشاڵڵا هەوڵدەین چەند ناوەندەیەکە لە ناحیەکانی دەوروبەرمان دەکەینەوە ئەو شوێنانەی گەنج و لاوی زۆری تێدا کۆبۆتەوە. ئیشوکارەکانی ئێمە کار و چالاکیەکانیشمان بواری جۆرا و جۆرە، هونەریە، وەرزشیە، پیشەیە، ڕۆشنبیریە، هەموو سێکتەرێکە کە گەنج و لاو عەز و خولیای بۆی هەیە و ئەولەویەتشمان زۆر داوەتە خولە پیشەییەکان بۆ خاتری ئەوەی ببێتە دەرفەتی هەلی کار بۆ گەنجانی دەڤەرەکەمان. بەڵێ کەواتە کاک بەختیار بە کورتی باست لە پێکاتەکەی کرد، بەڵام من ئەمێ زیاتر پێکاتی ئیداریەکەمان بۆ باس بکەیت بۆ پێی کە سنووری ئیدارەی ڕاپەڕین فراوانە و چەندین ناوچە لە خۆگرێت بۆ نمونە قەڵاتزێ یاخود ناوچەکانی تریش. بەڵێ دیارە دەڤەری ڕاپەڕین دوو قەزا و هەشت ناحیەیە و لە ئێستادا ناحیەی حاجیاواش فەرمانی قەزابوونی هەیە، بەڵام هەندێک ڕێکاری یاسایی و ئیداری ماوە. دەتوانم بڵێم هەشت ناحیە و دوو قەزایە و سەدان گوندە چالاکیەکانی فراوانە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینە. بەڵێ کەواتە کاک بەختیار گەنجان بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیداری ڕاپەڕین تا چەند سوودبەن بوون لەو خوڵانە کە لەلایەن بەڕێوەبەرایەتەکەی ئێوە کراوەتەوە، وەک خۆت ئاماژەت پێەیە کە زۆربەی خولەکانیش پیشەیە. دیارە ئێمە ساڵانە داتاو ئەماری خۆمان ڕادەگەێنین، هەردوو ناوەندەکە و بەڕێوەبەرایەتیمان سەدان چالاکی ئەنجام دەدا و زیاتر لە 10,000 گەنج سوودمەند دەبێت بە کۆی گشتی لە چالاکیە وەرزشی و هونەری و ڕۆشنبیری و پیشەیەکان و سێکتەری تەندروستیشمان هەر هەیە، کۆمەڵی ڕێنمایی تەندروستی و فحوسات و ئەوانە لە دەڤەرەکەی ئەنجام دەدەین و ڕێنماییەکان و زۆری ئیش دەکەین لەسەر مەسەلەی مادەی هۆشبەر کە بەداخەوە چونکە دەڤەرەکەی ئێمە هاوسنوورە لەگەڵ یەکێک لە وڵاتەکانی جیرانمان، بۆیە ئێمە هەوڵ دەدەین زۆر ڕێنمایی و هۆشیاری هەم مادەی هۆشبەر و بەتایبەت لە کافتریاکان و ناوەندەکانی خوێندن سیمیناریان بۆ دەکەین، وەرکشۆپیان بۆ دەکەین و مەیدانی لەناو گەنجان و لاوانین. بەڵێ کەواتە کاک بەختیار من ئەمێ پرسم کاردانەوەی گەنجان چۆنە یاخود ئاستی بەشداریکردنی گەنجان چۆنە لەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەکە زیادی کردووە یاخود کەمی کردووە؟ بەڵێ دیارە ئێمە ساڵانە کار و چالاکی نوێتر ئەنجام دەین، هەم ئەزمونمان زیاتر دەبێت، هەم ئێمە لە سەرخواستی گەنجان و لاوانیش ئیش دەکەین و دیوانی بەڕێوەبەرایەتیشمان بەدەر لەوەی کە لە سەنتەری قەزای پشدەر و ڕانیە بۆ ناوەندەکانی جێدەڵن بۆی کار و چالاکی ئەنجام بدەن، زۆر چالاکی دەکەن و ئێمە زۆر هەوڵدەین بچینە ناحیەکان و گوندە دوورە دەستەکان لەو شوێنانە پێیان دەڵێن چێ پرۆژەی هەیە لە هەر بوارێک ئێمە پشتیوانی مادی و معنەویان دەکەین. نمونە لەم مانگەیە لە گوندی شەروێت و دەڵگا 28 خانمێک بوون داوایان کرد خولی
دورمانیان بۆ بکەینەوە هەموو ئەوانە بوون کە خوێندنیان تەواو کردووە و ئێمە لە سەرخواستیوان هەم بۆی یەکێک لە خانمەکانی ئەوان ئەو پرۆژەی هێناوە ئێمە پشتیوانیمان بەختیار خۆتان سەردانی ئەو ناوچەکانی کاک بەختیار خۆتان سەردانی گونجەکان و یاخود ناوچەکانی دەوروبەری سنووری ئیداری ڕاپەڕین دەکەن یاخود ئەوان خۆیان سەردانی بەڕێوەبەرایەتەکەی ئێوە دەکەن و داوای ئەو خولانە دەکەن؟ ئێمە بە حکومی هەندێک کاراسانیمان بۆ هەیە بە حکومی تۆڕی کۆمەڵایەتی کار و چالاکیەکان ڕادەگەێنین یان بەرنامەکەی خۆمان ڕادەگەێنین و داوا دەکەین هەر کەسێک پرۆژەی هەبێ پرۆژەکەمان بۆ بێنێ یەکێک لەو خانوانە لە گوندەکان پەیوەندیمان پێوە کرد کە پەیوەندی پێوە کردین ئێمە پرۆژەکەمان قبول کرد و چالاکیمان ئەنجامدا کە چووین مەیدانی لەگەڵیان کۆبووینەوە ئەو 28 خانمە پێمان وتن ئێوە هەموو خوێندنتان تەواو کردووە لە هەر بوارێکی شارەزان لە گوندەکەتان لە ناحیەی ژاراوە لە هەر شوێنێک چالاکی دەکەن و ئێمە پشتیوانی مادی و معنیوەیتان ئەگەر پرۆژەکەشتان گەورەتر بێت لەوەی لە ئاست ئەوەی بەڕێوەبەرایەتیمان ئێمە بۆتان بەرز دەکەین و بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی لاوانی هەرێم. باشە کاک بەختیار وەکو بەڕێوەبەرایەتەکە خودی بەڕێوەبەرایەتەکە خۆی ژمارەی گەنجان کوڕان زیاترەکە سەردانی بەڕێوەبەرایەتەکە دەکەن و یاخود ئەنجامن لەو بەڕێوەبەرایەتی ئێوە یاخود کچان زیاتر ئەنجامن لەو بەڕێوەبەرایەتی ئێوە؟ ئەم ساڵ ڕێژەی کچان لە خولەکانی ئێمە زیاتر بەشدار بوونە و کوڕان زیاتر لە خولە وەرزشیەکان خولی دەلاکی خولی زمانەکان بەشداری دەکەن بەس بە حکومیەوەی خولی دوورمانمان زۆر کردوتەوە و ساڵانە خولی ئارایشگا دەکەینەوە بۆ خانمان و کۆمەڵی خول هەیە یان سیمینارێ خانمان زیاتر تێیدا بەشدارن. باشە کاک بەختیار باسی خولی پیشەیت کرد لامان کادا خولەکانی تریش کە وەرزش بێ یاخود زانستی بێ هوەری بێ شتێککە بێت پرسیارەکەم ئەوەیە بە دیاریکراوی خولە پیشەیەکان تا چەند کاریگەری هەیە بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان لە سنووری ئیداری ڕاپەڕین؟ بەڵێ کاگاکەم دیارە ئێمە چەند ساڵێکە زۆر خولی پیشەیی دەکەینەوە خولەکانیشمان ئامێرە کارەبایەکانە وایەرمەنیە فیتەریە دەلاکیە خولی دوورمانە هەموو خولانە بای خۆی چەند گەنجێک لێی سوودمەند دەبێ و چەندین بەڵگەشمان هەیە و نمونەشمان هەیە ئێستا خاوەن پیشەی خۆیان چەند گەنجێکمان هەیە لە ڕانی ئێستا دوکانی فیتەریان هەیە لە قەڵازێ هەیە لێرە دەلاکن و خەیاتن هەموو ئەوانە ئامێرە کارەبایەکان یان چاکردنەوەی سبلیت و غەسالە و سەلاجە ئەوانەش هەموو بای خۆی وەستایان لێ پەیدا بوو و وەستایەکانی جێستا هەلیکاریان بۆ ڕەخسا و لەسەر ئیش خۆیانن کۆمەڵێک گەنجیکە یان خۆبەخشێ لە لای ئێمە هاتوون بەشداریان کردووە خۆبەخشن ئێستا لە کۆمەڵێک ڕێکخراوی بیانی کار دەکەن و لە ئۆفیسەکان و لەسەر پێی خۆیان وەستاون. چەند ئەندامتان هەیە کاک بەختیار؟ ئێمە لە دیوانی بەڕێوەبەرایەتی زیاتر لە 10 خۆبەخشمان هەیە و ناوەندەکانیشمان زیاتر لە 20 بۆ 30 خۆبەخشیان هەیە و بەدەل لە فەرمانبەری خۆمان کە میلاکن لە لای ئێمە و ئەو خۆبەخشانەش هەموو خوێندنیان تەواو کردووە بێبەرامبەر دەوام دەکەن و پێیان خۆشە لەسەر پێی خۆیان بوەستن و زۆر جاریش دەرفەت بۆ بە حکومیەوەی بەڕێوەبەرایەتیەکەیمە تەنسیقمان لێ لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی بیانی و ناوخۆیی ئەو ڕێکخراوانە کە دێن ئەو گەنجانە هەلی کاریان بۆ دەڕەخسێن و لەگەڵەوان ئیش دەکەن. باشە کاک بەختیار من دیسان فۆکەس دەخەمەوە سەر خولە پیشەییەکان ئاشکرا دیاردەی کۆچی گەنجان لە هەرێمی کوردستان و لە سنووری ئیداری ڕاپەڕین بەردەوامەوە پرسیارەکەم ئەوەیە کردنەوەی ئەم خولانە تا چەند متمانە بە گەنجانەیە بۆ ئەوەی متمانیان بەخۆیان هەبێت بەرپرسیارەتیان هەبێت لە ناو کۆمەلگا وابێت کە ستێپ بای ستێپ قۆناغ بە قۆناغ وابێت کە بیر لە کۆچ نەکەنەوە. بەڵێ کاگاکەم دیارە لە ڕابردوودا و لە ئێستاشدا ئەوەی ڕاستی بێ دەڤەرەکە ئێمە لە سەراسی هەرێمی کوردستان زۆرترین کۆچ تێدایە کۆچینە یاسایی گەنجان و زۆریشمان ئیش تێدا کردووە و چەند ساڵێکە ساڵ بە ساڵ کەم دەبێتەوە کۆسە بە حکومیەوەی کۆمەڵی ڕێکخراوی بیانی دەرگایان بەڕوودا کراوەتەوە لێرە و بەڕێزکا قوبات تاڵەبانی و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین زۆر هاوکار و پشتیوانن و ئەو ڕێکخراوانە پێشتر تەفسیری هەڵی بۆ کرابوو کە دەڤەری ڕاپەڕین ناوچەی هێڵی سوورە بەداخەوە تەفسیری هەڵە بوو
و ئێستا تێگەیشتون کە دەڤەرەکەی ئێمە گەنجولاوی زۆر باشی تێدایە، تااقەت توانای زۆر باشی تێدایە، بۆیە ئێستا و ڕێکخراوانە لێرە ئیش دەکەن و هەندێک ڕێکخراو ناوخۆین هەندێکیان بیانین و دەرفەتی کار ڕەخساوە و کاراسانی کراوە لەلایەن ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین بۆ کۆمەڵێک کۆمپانیای بیانی و ناوخۆیی، کۆمەڵێک کەرتی گەشتیاری پەرەی پێدراوە، ئەوانە هەموو هەلیکاریان بۆ ڕەخساوە. چەند پرۆژەیەک بەڕێوەیە زیاتر هەر پرۆژەی لە 50 بۆ 100 گەنج ئیش تێدا دەکا و ئەوانە هەموو هەلیکارە ڕەخساوە و ئینشاڵڵا ساڵ بە ساڵ زیاتر دەبێوانە و بەڵام کۆچیش کۆچ پرۆسەیەکی جیهانیە، لە شارێک بۆ شارێکەیە، لە وڵاتێک بۆ وڵاتێکەیە، هەرێمی کوردستانیش بە دەرلەوە نییە و ئینشاڵڵا ساڵ بە ساڵ ئەو کۆچە کەم دەبێتەوە بۆی گەنجان و لاوانمان نەبنە قوربانی ئەو ڕێگایە. باشە کاک بەختیار، من گەڕانێکی بچووکم کردشەوە بۆ بەڕێوەبەرایەتێکی ئێوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. لە یەکێک لە پۆستەکان تا باستان لەوە کردووە کە گەنجان سەرکردن، خولێکی لەم جۆرەتان کردێتەوە، ئەم خولە چێگەر بۆمان باس بکەیت؟ دیارە سانەخان ئێمە خولی گەنجان سەرکردن یان خولی سەرکردایەتی ئێمە زۆر دەکەینەوە و هەندێکیان بە تەنسیق لەگەڵەوە ڕێکخراوانە، پێم خۆش نییە ناویان بێرم بۆی نەبێت بەڕێکلام بۆیان، هەندێکیشیان خودی بەڕێوەبەرایەتیە کە خەڵکی پسپۆر دێنین و زۆر گەنجان هان دەدەین، مبالەغە نەبێ، مزامەلەش نەبێ، گەنجانی دەڤەری ڕاپەڕین بەهرەی زۆر باشیان هەیە، تااقەت و توانای زۆر باشیان هەیە و مەدانین و پێیان خۆشە لەسەر پێی خۆیان بوەستن. بۆیە ئێمە خولی ڕۆژنامەوانی دەکەینەوە، خولی سەرکردایەتی دەکەینەوە، خولی زمانەکان دەکەینەوە، زۆر بایەغ بەو جۆرە خولانە دەین بۆ خاتریەوەی گەنجان بای خۆیان تێیدا سوودمەند بن و دڵخۆشم زۆر گەنجێ هەبوو و پێشتر لێرە کاری کردووە لەگەڵ ئێمە، باوەڕکە بەرامبەر کامێرە وەستا بە زۆر شەرمیدە کە ئێستا دەتوانێت زۆر سیمینار و وەرکشۆپ بکاتەوە کە بە سەدان خەڵک متابعی بکە. باشە کاک بەختیار، باس لەوە کرد کە هەوڵێکی زۆرتان داوە کە لە ڕێگەی ئەم خولانەوە وا بکەن کە چیتر گەنجان لەو سنوورە کۆچ نەکەن و لێ بمێنەوە بۆی بتوان هەلێکی کار بەدەست بێنن. جا گرنگترین شت لە وەدەستهێنانی هەلی کاردا ئەویش ئەوەیە کە بتوانیت سیڤیەکی زۆر باش ئامادە بکەیت یاخود پرۆپۆزەڵی پرۆگرامێکی زۆر باش ئامادە بکەیت. ئێوە تا چەند کەسانی پسپۆرتان هێناوە لەم خولانەدا بتوانن لە شوێنەکانی دیکە و بیانهێنن بۆی بتوانن گەنجان زیاتر سوود ببن، یاخود ئایا هەر لە ڕاستیدا ئەم ئێوە خولێک دەکەنەوە سەبارەت بەوەی کە گەنجان چۆن بتوانن دوای ئەوەی لە بوارێکدا پسپۆڕیان بەدەستهێنا لە دوای خولەکەی ئێوە چۆن بتوانن سیڤیەکی باش و پرۆپۆزەڵێکی باش ئامادە بکەن؟ بەڵێ دیارە ئەو پسپۆڕانێک ئێمە دەیانێنین زیاتر دکتۆرایان هەیە و خاوەن ئەزمونێکی زۆر باشن و وڵاتانی جیهانیان بینیوە و کە ئێمە خولیان بۆ دەکەینەوە ئەو خەڵکانێک کە بەشداریش دەکەن پێشتر CV ئەو بەڕێزەیان بینیوە کە خولەکە دەکاتەوە و کە بەشدار دەبن سوودی زۆر دەبینن و بۆ خۆشیان ئەزمونێکیان هەیە پەرە بە ئەزمونەکەیان دەدەین و ئەو گەنجانەش زۆریان هەیە ئێستا لە بواری جۆرا و جۆر هەلیکاریان بۆ ڕەخساوە، بەڵام ئەمە زیاتر ئیشەکەمان ئەوەیە بەرچاویان زیاتر ڕوونکەین و هاوکاریان بین، پشتیوانیان بین. پێشمان وتونە ئێمە تەنسیقمان لەگەڵ سەرجەم دەواییرەکانی حکومی هەیە، لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین هەیە، قایمەکان هەیە و ئەگەر لە شوێنێک ئیشێکتان ئەرقەلەی بۆ دروستبوو یان ئیشەکەتان وەک پێویست نەڕۆیشت، ئێمە دەبینە پارێزەرێکیەوە بۆ خاتریەوەی ئیشەکانتان ڕایەکەن، چونکە ئێمە هاوکار و هەماهەنگیەکی حکوومەت لە دەبەرەکەی ئێمە زۆر پشتیوانی حاڵەتەدا. گەنجێک هەیە پرۆژەیەکی هەیە کار ئاسانی بۆ ناکرێت، بەرچاوی ڕوون نییە، ئێمە دێن پەیوەندی بەو شوێنەوە دەکەن بەلایەنی پەیوەنددار، کار ئاسانیان بۆ دەکەن بەتایبەت سەرپەرشتیاری دەرڕاپەڕین لە دەبەرەکە گەنجێکە کاکیوە بەردەوام ئێمە هەماهەنگیمان هەیە، زۆر پشتیوانمانە لە تەواوی سێکتەرەکاندا بەڕاستی و بەڕێز بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین زۆر هاوکار و پشتیوانە، ئەوانە بەڕێوەبەری پۆلیسی ڕاپەڕین، تەواوی
بەڕێوەبەرایەتیەکان و بەتایبەتەوانەی ئەو سێکتەرانێک کە گەنج و لاو بەرکەوتەی لەگەڵی هەیە بۆیە ئێمە تەنسیقمان لەگەڵی هەر گەنجێک لە ڕێگەی شاشەکەیەوەش دووپاتی دەکەینەوە هەر گەنجێک پرۆژەی هەیە ئیشێکی هەیە لە هەر دەوائیرێکی حکومی کاراسانیان بۆ نەکرد بابێتە لای ئێمە بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین و هەردوو ناوەندەکەمان و ئێمە دەبینە پارێزەری و بەڕێزان بۆی بە کەمترین تێچوو بە ئاسانترین شێوە ئیشەکانی بۆ بڕوات. باشە کاک بەختیار ئاشکرایە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆگۆزیانی هەرێمی کوردستان تەنانەت نووسینگەکەشی بەردەوام خەمخۆر و بایەق بەسەر جەمکەیسەکانی ناو کۆمەڵگە ئايات جگەلەوە لایەنە پەیوەندیدارەکان یاخود بڵێن ڕێکخراوەکان یاخود بڵێن بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕاپەڕین هیچ هەماهەنگێکتان هەیە لەگەڵیاندا بۆ کردنەوەی ئەم خولە جۆرا-جۆرانە؟ چیت ئێمە پێشتر تەنسیقمان لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان هەیە ئێمە لە گوندی شەروێت بینامان نییە لە یەکێ لە قوتابخانەکان خولەکانمان کردوتەوە پێشتر دەبێ ڕێکارەکان بگرینە بەر و هەماهەنگیمان هەیە ئەگە پێویستی بە کتابیان بۆ بەرز دەکەینەوە و هەموو شوێنانش دەزانن کە ئێمە لە بواری گەنجان ئیش دەکەین بەڕاستی کاراسانی زۆرمان بۆ دەکەن بۆی لە هەر شوێنێک کۆمەڵە گەنجولا بەتایبەت لە پشووی هاوینە خوێنکاران یان ئەوانەی خوێنکاری زانکۆن بەشداری خولەکان دەکەن بۆوانە زۆر باشە دەرفەتی باشتر دەڕەخسێن بەڕاستی. باشە کاک بەختیار لە ماوەکانی ڕابردوو تا باستان لەوە کردبوو کە ناوەندێکی وەرزشی دەکەنەوە بۆ گەنجانی و سنوورە و یاخود دەوروبەری ئەم ناوەندە وەرزشیە بەکوێ گەشتۆکارەکانی دیارە یەک ناوەند ناکەینەوە ئێمە لە هەوڵدان چوار ناوەند بکەینەوە چونکە دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکی فراوانە گەنج و لاوی زۆری تێدا کۆبۆتەوە بۆ لە پێشترا چەند ناوەندی وەرزشی تێدا بوو کاک بەختیار ببوورە لە ماوەکانی ڕابردوودا چەند ناوەندی وەرزشی هەبوو پێشەوەی دەست بکەن بەم پرۆژەی کە چوار ناوەندی تری وەرزشی بکەنەوە پێشەوەی بەڕێوەبەرایەتیمان بکرێتەوە دوو ناوەندمانە بوو ڕانیە و قەڵازێ سەر بە بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی بووین ئێستا ئێمە بەڕێوەبەرایەتیمان هەیە دوو ناوەندمان هەیە ناوەندی ڕانیە و ناوەندی قەڵازێ لە ئایندەدا ئینشاڵڵا ناوەندی حاجیاوا دەکەینەوە سەنگەسەر دەکەینەوە چوار قوڕنە دەکەینەوە ژاراوە ئەو چوار شوێنە گەنج و لاوی زۆری تێدا کۆبۆتەوە و ئەگەر ئیشیشمان بۆی کردووە سەردانی سەرجەم ناحیەکانمان کردووە لەگەڵ بەڕێوەبەری ناحیەکان دانیشتوین و کاراسانیمان بۆ دەکەن و ئێمە لە ئایندەکی نزیک کتابەکە بەرز دەکەین و ئینشاڵڵا فەرمانەکە دێنینەوە و دواتر بەرەبەرە ئیش لەسەر دەکەین و ناوەندەکان دەکەینەوە و پێشتیش پێم خۆشە باسیەوەتان بۆ بکەم ساڵی ڕابردوو پرۆژەیەکمان داوەتە بەڕێز کاقوبات کە باسی کۆچی نایاسای گەنجانمان بۆ کرد زۆری پێخۆش بوو زۆر گوێی لێگرتین وتی پرۆژەیەکم بۆ ئامادەکە لە پرۆژەکەدا ڕێژەی کۆچ هۆکار و چارەسەریمان بۆ دەستنیشان کردووە و لە ساڵی ڕابردوو بۆ ئێستا ئیشمان لەسەر کردووە بەشێک لەوەی کە ڕێکخراوەکان هاتوونە کۆمپانیاکان هاتوونە بۆی هەلیکار بڕەخسێ دەڤەرێکی ئێمە هەمومان دەزانین ناوچەی گەشتیاری زۆری هەیە و خاکی بە پیت و بەرەکەتە بۆ کشتتوکاڵشیە پرۆژەی بچووکی کشتتوکاڵی بۆ گەنجان و داوامان کردووە کە لە شارەکانی ئیدارەی ڕاپەڕین سنتەری ڕاهێنانی پیشەیی بکەینەوە و ئەوەش لە ئایندەکی نزیک هەوڵدەین ئینشاڵڵا بچێتە بواری جێبەجێکردن بۆی ئەو سنتەرە کۆمەڵێ هۆڵی گەورەی تێدا بێ سەرجەم بوارەکانی تێدا بێ بۆی گەنجان و لاوان کە بێت لەوێ هەم بتوانن سوودی باش وەرگرن هەم جێگە و ڕێگەی باشیان هەبێ و فێنەکەرەوە و گەرمی هەبێت لەو شوێنەی بۆ خاتیەوەی گەنجان بە ئیسراعەتی خۆیان بەشداری خولەکان بکەن و فێرە پیشەی خۆیان بن. باشە کاک بەختیار باست لەم پرۆژە و خول و چالاکە جۆرا و جۆرانە کرد کە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەتانەوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەکرێت بیرتان لەوە نەکردوێتەوە فێستیڤاڵێکی سەرتاسەری لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەنجام بن ئەگەر ئەم ساڵیش نەبێت ساڵی داهاتوو بێ یاخود پلانتان هەبێت لە داهاتووە؟ بەڵێ دیارە ئەوە پرسیارێکی زۆر بەجێیە بۆ ئێمە زۆر زەرورە ساڵانە ڤیستیڤاڵ بکەینەوە دیارێمە لە ماوەی ڕابردوو ڤیستیڤاڵی گەشتیاری دەربەنمان کردەوە بە هەمانگی لەگەڵ گەشت و گوزاری ڕاپەڕین لیژنەی ئۆڵمپی
ژینگەی ڕاپەڕین گەورەترین فیستیڤالمان کردەوە هەم گەشتیاری بوو هەم خولە جۆرا و جۆرەکانی وەرزشی تێدا بوو هەم پەرەشودی تێدا بوو هەم بەلەمی تێدا بوو پێشبڕکێ بوو هەمووی خەڵکێکی زۆر لە تەواوی عێراق بەشداری کرد بۆ ئێمە یەکێک لەو فستیڤالانە بوو کە هەمیشە ڕانیە دەبێ شانازی پێوە بکە و پێشتریش فستیڤاڵی ڕۆژی جیهانی لاوانمان لە ڕانیە کردەوە یەکەمین فستیڤال بوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و زۆرترین شار و شارۆچکە کە 16 شار و شارۆچکە تێیدا بەشدار بوون و میوانی زۆرمان بانکێشت لە ئێران گروپات بەشداریان کرد و فستیڤالێکی زۆر باش بوو 2 شەو و 3 ڕۆژ بوو بەڕاستی لە ئایندەدا هەوڵ دەین ئینشاڵڵا پرۆژەی ئەومان بەدەستەوەیە جێ ڕەزامەندی گەنجان و لاوان و خەڵکی دەڤەری ڕاپەڕین دەبین ئینشاڵڵا. بەڵێ بەڕێز بەختیار حەسەن بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین سوپاس لە ڕانەی ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە.